داواکاری گشتی یاخود دادیاری مافی گشتی، هاوشێوەی پایەکانی دیکەی دەسەڵاتی دادوەری و یاسایی لە هەرێمی کوردستان پەکخراوە و ڕۆڵی خۆی لە ئاست ڕووداوەکان و قەیرانەکان و ئاریشە زۆربەجۆرەکاندا نابینێت. سەرباری کەڵەکەبوونی دەیان قەیرانی جۆربەجۆری سیاسی و ئابووری و خزمەتگوزاری و شڵەژاوی دۆخی کۆمەڵایەتی و هەڕەشە جۆربەجۆرەکانی سەرتاک و خێرزان و کۆمەلگا، بەڵام ئەوەی هەستی پێدەکرێت داواکاری گشتی لە هەرێم نەیتوانیوە نوێنەرایەتی خواست و کێشەکانی هاوڵاتیان بکات و لەسەر پرسە جیاوازەکانی گەندەڵی و ناشەفافی داهات و بە هەدەردانی سامانی گشتی و تێکچوونی ئاسایشی کۆمەڵایەتی دەنگی کپکراوی خەڵک بێت. بتوانی داوای یاسایی تۆمار بکات و بە دوواداچوون بکات. یاساناسێکیش پێی وایە گەر داواکاری گشتی مەبەستی بێت بە یاسا دەتوانێت و هەر سەرپێچیەکی یاسایی گەرکرا دەستێوەردان بکات و بیخاتە سەر ڕێڕەوی یاسایی خۆی، بەڵام نەیتوانیوە ئەو ڕۆڵە گەورەیەی کە بە یاسا بۆ داواکاری گشتی دانراوە ممارەسەی بکات. ئەوەی ئێمە تێبینیمان کردووە داواکاری گشتی بەو ڕۆڵە گەورەی کە یاسا پێداوە جێبەجێی نەکردووە. بۆچی؟ چکە لە کاتی هەبوونی ئەو هەموو کێشەیە کە لە کوردستان هەیە، هەم لە پێشەکردنی یاساکان لەدایان دەسەڵاتی جێبەجێکردن بوو بە تایبەتی، هەروەها لە کاتی ئەو هەموو هەبوونی ئەو هەموو کێشە کۆمەڵایەتی و یاسایی و سیاسێکە لە کوردستان هەیە، داواکاری گشتی دەتوانی بەو ڕۆڵی کە یاسا پێداوە ڕۆلی گەورە ببینێ بۆ چارەسەرکردنیان بە تۆمارکردنی داوە و بە جوڵاندنی سکاڵا لەسەر ئەو لایەنانێک کە پێشێلی یاسا دەکەن و بوونەتە هۆی ناسەقامگیری لە کۆمەلگا و بوونەتە هۆی کە پێشێلی یاسا بکەن، دەتوانێت داوایان لەسەر تۆمارکە و بەو ئاراستەی بە کە یاسا ڕێی پۆداناوە. چاودێرانی سیاسی ڕایدەگەیەنن کە کۆی دامەزراوەکان بە داواکاری گشتی و دادگاکانی شەوە لە هەرێمی کوردستان هەیمەنەی پارتی و یەکێتی بەسەرەوەیە و ئەو دوو هێزە مانشێنی حکومڕانیەکەی هەرێم بەو جۆرە پاڵپێوە دەنێن کە لە بەرژەوەندی حزب و شەخسە دەستڕۆیشتوەکانی نێو حیزبەکانە. چاودێران هۆشداری دەدەن و دەڵێن لە دەرەنجامی شێوازی حکومڕانی پارتی و یەکێتی هەڕەشەی جددی لەسەر قەوارەی هەرێمی کوردستان هەیە و بەرەو هەڵوەشانە یاخود بەرەو لاوازبوون لە قاڵبدان دەڕوات. وەکو حالەتەشی دیفاکتۆ، ینی ئەمری واقع دراوە بە دوو حیزبی سەرەکی، ئەو دوو حیزبی سەرەکیە پێیان وایە ینی حکومەتداری لە هەرێمی کوردستان بە گوێرەی ویست و ئارەزوو و حەز و بەرژەوەندەی حیزبەکانی خۆیتیان. بۆیە هەر شتێک ئەگەر تۆ دەڵێ بەپێی یاسا، ئەگەر دەڵێ بەپێی سیستەمی پەرلەمانی، بەپێی سیستەمی دیموکراتی، بەپێی سیستەمی حکومڕانی تەندروست، حکومی ڕەشید، نەخێر ئەوانە شتانە پیادا ناکەن. یەک ئەجیندان هەیە، ئەجینداکەشیان بریتێ لە ئێستادا ڕێکەوتنی سێقۆڵی لەناوان یەکێتی پارتی گۆڕان دەتوان بڵێم ئێستا کە ئەو ڕێکەوتنە سیاسیە لە هەرزی واقعدا نەماوە. بۆیە یانێ حکوومەت لە بەردەمی هەڵوەشانەوەیە. حکوومەتێک نەبووە کە لە هەناوی خەڵکە هەڵقوڵا بێ و بۆ خەڵک دروست بوو بێت، بەڵکو هەرچی ململانی سیاسی لەناو هەردوو حزبی دەسەڵاتەوە کە دروست بووە دوجار بۆ تحقیقکردنی بەرژەوەندی حزبی و هەروەها بۆ دەسەڵاتەکەی خۆیان بووە، نەک بۆ بەرژەوەندی خەڵک و هاوڵاتیەکانی بووە. هۆکارێکی تریش ئەوەیەکە بەداخەوە هەردوو دامەزراوەی پەرلەمان و هەروها دامەزراوەی داواکاری گشتیش کە دوو دامەزراوەی هەستیارن، دوو دامەزراوەی گرینگن، هەم بۆ چاودێریکردنی یاسا و بڕیارەکانی حکوومەت و هەم بۆ داکۆچیکردن لە مافە گشتیەکانی هاوڵاتیان لە بەرامبەر ئەم قزیێشدا ئەوانیش کەم تەرخە من وەکو پێویست بەدەم داواکاری هاوڵاتیان و جێبەجێکردنی یاساکانەوە نەهاتوونە. نۆ کابینەی حکوومەتی هەرێم کە پارتی و یەکێتی بەڕێوەیان بردووە، هەرێمی کوردستانی ڕوبەڕووی دەیان قەیرانی جۆربەجۆر کردوتەوە، لە پاڵ ئەمەشدا هەموو هێزی خۆیان لەوەدا چڕ کردوتەوە کە دادگا و دامەزراوە یاساییەکانیش بخەنە خزمەت درێژەدان بەو سیستەمە گەندەڵیەی بەڕێوەی دەبەن و بۆ تەمەینەتی و بارگرانی بۆ هاوڵاتیانی هەرێم و نیعمەت بۆ بنەماڵە دەستڕۆیشتوەکانی هەردوو حیزب. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.